شەو ڕۆژ ئیشم کردێ داوامی خۆم کردێ بەس لە بەخاتر ئەو مندارانە یعنی کەسی واشم نییە برێم داوای لێ بکەم کە ئەو مندارم لە بات باشە خزم و برا و خوشکشتیوات نییە داوای یارمەتیت بدەن وڵی ماستە برایەکانم هەنە بەس ئەوانش هەمویان کرێچینە و پێشمەرگەنە کوڕەکەت عیلاجی هەیە وڵی ماستە ئەگەر دکتۆرژی باشبی ئەرەوەڵا عیلاجی دەبی بەس ئەم هیچ ئیمکانێتم نییە وەڵا خۆی پارەم قەر کرد دەخوا لەسەر ئێستاش بەخۆم قەردارم و 300,000 کرێ دەدەم بەخوای پارەم قەر کردێ بردیتمە خەستخانەی داواکاری چیە لە خێرخوازان وڵی هیوادارم لە هەموو مسلمانشی خێرخوازەکان ئەگە یارمەتیم بدەن هیچم نایەتەنا بەس ئاڕەکن لێدە لە ئەو مندارەی چارەسەرشی لێ بکەین خێرتان دەگات داوا لە هەموو خێرخوازان مسلمانان دەکەم تەنها بەس دەمێ ئەو مندارم سابیتەوە هیچم نایە دەسۆشی لێ دەکەم بۆ بابەتە و بەڕاستی و گەنجە منداڵە پێویستی بەوە هەیە کە عیلاج بکرێت